وەختتان و خێر خەڵکی کوردەوار و میوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ڕووداوگەلێکی جۆرا و جۆر ئمڕۆ خەریکە لە ناوچەکە اتفاقەکەوێ. یەکێک لەوانەیە کە من ئەو دیبەیتەم لە سەریداناوە دەرکەوتنە پاڤڵە تاڵەبانیە بە جلە و لباسە عسکەری و نظامی. ڕۆژ نییە کە پاڤڵ تاڵەبانی بە لەباسە نەزامیۆ خۆی دەرنەخات و قۆڵەکانی هەڵ نەماڵی بێت و 4-5 دەنە دیگاردی بە دەورە خۆی و نەدی بێت. هاوکات لەگەڵ ئەوە لە ناوچەکە خەریکە اتفاقاتە مهمێکە کەفێ. هاوکات لەگەڵ ئەوە تاڵەبان خەریکە ئەفغانستان ئەگرێتەوە. یاڵەتە متحدەیە ئەمریکایە و 20 ساڵە تاڵەبانی و ئەفغانستانی داگیر کردگە لە پڕێکا هەڵەگەڕێتەوە و ئێژێ تاگرتنە کابل 9 ڕۆژ فاسڵەمان هەست. و ئەوێنی خەریکە بەلێشا و 2000 و 3000 خەڵک لە ئەفغانستان دەرەکە ئەوانەی کە هاوکاریە ئەرتەشە ئەمریکایان کردگە. یعنی ئەمریکا بە جۆرێک ئەفغانستانی تەحویلە تاڵەبان و تەحویلە محوەرە دەوڵەتە ئێرانی و ئەوانەی منتەقەدا، هەرو جۆرەی کە عێراقی تەحویلە دەوڵەتە ئێرانیدا. کردنەوەی ئەمە و باسکردن لەسەر ئەمانە ڕەبتیان بە یەکتری هەست و ئێمە ئەم ئرتباتە ئەدۆزینەوە. ئێمە گەرەکمانە بزانین لە کامە جیهانە ژیان ئەەکەین و گەرەکمانە بزانین ڕۆڵ و نەقشی ئێمە وەکو مردم چییە. ئایا یاڵەتە متحدەیە ئەمریکا و هاوکارەکانی ئەتوانن ئەو نەقشی خواگۆنە بگێڕن کە هەر کارێکە ئەیکەن بیکەن و بیبەنە بەرۆ؟ ئایا ئێمەی مردم ئێشێ لە دوور و دانیشین تەماشا بکەین و ئەوان هەر کارێ بکەن ئەتوانن جێبەجێ بکەن؟ ئایا ئەوان کونفەیەکون بێژن کونفەیەکون ئەبێت و ئەچێتە بەرەو بۆیان؟ یا ئێمە لە بێخەبەریە خۆمانە، ئێمە لە نەزانینە خۆمانە، ئێمە لە نەزانینە چۆنیەتیە حرەکەتکردنمانە تووشە سەر لێ شێواوی ئەوین هەرو جۆرەی کە ئەو فەزاکە بۆ ئێمە ئەژەڵەژێنێ، جەوەکە بۆ ئێمە ئەژەڵەژێنێ و ئێمە ناتوانین بڕیارە دروست بین. ئێمە بە ئینوانە خەڵک. هەر بۆیە من ئێشێ بێم مێژوویەک لەسەر ئەمە باسکەم. ئەگەر ئێوە ئەوێنن لە نەغەدە ئیدەیە تورکتێن کوردێک ئەکوژن و لێو دوایکەن بە دەرگیری و لێو دواگەرەکیانە بیشێوێنن، ئەمە داستانی وا لە پشتا. ئەوەی کە ئێوە ئەوێنن دەوڵەتە ئێرانی خۆی تێ باسە فدراڵی ئەکات و کردیت بە حیزبی دموکراتەدا و کردیت بە کۆمەڵە ئەدا و باسییان ئەکا و گەورەیان ئەکاتۆ داستان وا لە پشتیە. و ئێشێ ئێمە ئەمانە بکەینەوە و بزانین لە چۆ شەرایەتێک و لە چه مەوقعیەتێکا قەرارمان گرتگە. شاید فرەگەرێ لە ئێمە لە ڕەوەندێکی سیاسی و لە ڕەوەندێکی مبارزاتی نەهاتکینە سەر دەرەوە کە ئەمانە معنای بێ بۆ ئێمە. پاڤڵە تاڵەبانی بۆ ئەوە نەحەزەکا بە جلە ئەسکەری بۆ گەرەکیسی خۆی وا دەرخا. یەکێک لە دەلایلە ئەسڵی ئەمەسە کە پاڤڵە تاڵەبانی لە پڕێکا بوو بە ساحێوە هەموو شتێک. یعنی لە پڕێکا بۆ بەهۆی ئەوەی کە کوڕە جەلالە تاڵەبانی بوو، لە بنەماڵەیەکی دەسەڵات بەدەستا لە بەشێک لە محافزەیەک لەم سەرزەمینە کوردەوارە لەدایک بوو، گەورە بوو و لێو دوادانیشتە جێگەی باوکی بێ ئەوەی هیچ کارێکی کردبێ، بێ ئەوەی کە هیچ تەیە تەریق و مەسیرێکی کردبێ. ئەم ئاغا لە ماڵ و ماڵی بوو، لە پارە پارەی بوو، لە ئیمکانیات و ماستاوچی و ئیمکانیاتی بوو بە دەوریۆ بوون. لەذا ئەم ئاغاتەکە ئەم شەرایتە گەورە بووگە و ئەم شەرایتە تازەیەک نییە بۆ ئەو، شتێکی تازە نییە. ڕەحبەریەت بۆ ئەو یە معنایەکی تری هەست کە ئەو گەرەکێسی ئەم معنای ڕەحبەریەتە خۆی بیفەحمێ و نایفەحمێ. نازانی چۆنە، دەی ئەگەر پوڵە هەسی، دەی ئەگەر ماڵە هەسی، دەی ئەگەر ناوبانگە وەکوونەوەی ئیبراهیم ئەحمەد بوون و کوڕە هێرۆی ئیبراهیم ئەحمەد بوون و کوڕە جەلالە تاڵەبانی بوون هەسی. ئەی چی نییە پاڤڵە تاڵەبانی هەر بە دەستی لباسە عەسکەری و خۆی دەرەخا؟ پاڤڵە تاڵەبانی نازانێ ڕەحبەر بوون چه شەکڵیە، بە تایبەتی لە دنیای ئەمڕۆژە. ئەو شتێکی بە میلات بۆ گەیشتووە، ئەو حیزبێکی بە میلات بۆ گەیشتووە. ئەمە سەبارەت بەم حیزبیشە هیچ دەرک و دەریافتێکی نییە. ئێمە لە قەرنە 21ەمە زندگیەکەین، لە شەرایەتێکا زندگیەکەین و ئەم ڕۆژهەڵاتی نێوە ڕاستە تووشە
قەیرانگە لە جۆرا و جۆر بووگە دەی تۆ گەرەکت بێ خۆت بە عنوانە ڕاهبەری بنوێنی ئیشی چی بکەی ئەو نەتەجروبەی ڕاهبەری هەست نە ئەزانێ ڕاهبەر بووم چییە بابێنە سەرە لاهورە شێخ جەنگی دێ ئەمانە لە پڕێک و تێن و ئەو نۆ ساحێوە دەسەڵاتێک دێ ئەمە گەیشتون بە حەدی ئاخری ئەو شتێککە گەرەکیان بوو ڕاهبەرە حیزبێکن تۆ بڵێ لە بربەرەکانی انتخاباتی شابوون و سەرۆکە هەرێم شتێکی زیاتر لەوە نییە ئەمانە دەربێترین حاڵەت ئەبن بە مشتێ تەکنۆکرات مشتێ تەکنیسیەن مشتێ کەسانێک کە گەیشتون بە یەکسری پلەوپایە بەڵام تامە ڕاهبەریەت ناکەن ئەی ئەمەی وا خەڵکی بە دەوریانوێشی هەڵخاتۆ و داخاتۆ و احترامی کە گەرەکیانە لە خەڵکی بیگرن جۆنی بگرن ڕاهبەریەت چه شەکڵیە دەرنەتیجە وەختێ تۆ قەیرانت هەست و ناتوانی تعریفیکەی تۆ ڕاهبەریەت چه شەکڵیە محاولە ئەەکەی ئەوەی لە فیلمەکانە دیکتە ئەوەی تەسویرە نەمایش و شانۆگەریە بیخێتە زەهنە خەڵکیوە کە من وا ڕاهبەریەتەکەم من ڕاهبەریەتێکی نظامیم جلوبەرگە نظامیم وا لە بەراو و دنیاگەرەکمە بخۆم و سەرداریی گەورەم و ئەم جۆرەشتانە ئەم سالە پاڤڵ تاڵەبانی بحرانە ڕاهبەریەتیان هەست و نازانن ڕابەربوون چه شەکڵیە بۆی محاولەکە خۆی ئرزاکە بە جلوبەرگە نظامی دەرکەفێ جا من ئەمە ئەکەم و گەرەکمە بیکەم و تا بزانن داستانەکە چییە دێ ئەمانە لە پڕێکا بووگن بە ڕاهبەرە حیزبێک هیچ شتێکی تر لەمە گەورەتر نییە نە ئەتوانن ڕابەرێکی گەورەی سیاسی بن نە تئۆریسیەنن نە مێشکە شۆڕشیان واپێ نە ڕاهبەرە کاریزماتیکن نە ئەتوانن ڕۆژهەڵاتە نێوە ڕاست قەبارەکەی بگۆڕن ئەوان حتا ناتوانن لە کاتێکا کە ئەم دەوڵەت میلەتە کۆرپەریشنیەی عێراقیە کەوت کەسە گەمارۆی دەوڵەتە تورکی و دەوڵەتە ئێرانی یەکەم شت وە زەقترین شتێ کارم بە تاڵانە سروەتەکەی نییە کارم بە تاڵانە نەوتی نییە کارم بە وابەستەکردنە عێراق بە خۆراکە ئێران و خۆراکە تورکیە و کالای تورکی و کالای ئێرانی نییە کارم بە یەک شتەس ژینگەی ئەم مردمە عێراقە ئەم کۆرپەریشنە ئانوسیە عێراقە ئەم کۆرپۆریشنی یەهودی عێراقە کەوت کەسە مەترسیەکی گەورەوە دەوڵەتە تورکیە لەسەر دژلە و فورات بەنداوی دانیاگە دەوڵەتە ئێران لەسەر زابە گەورە و زابە بچووک و لەسەر سیروان و لەسەر ئاوەکانی تر بەنداوی دانیاگە عێراق خەریکە ئەوێتۆ کاولستان خەریکە ئەوێتۆ بیابانە مطلق خەریکە بیابان زیاد ئەکاوە ئەو خەڵکە لەناوە ئەو قڕبوونە بیابانە محکومن بە خنکان و بە نابود بوون بەڕووبووم و بەرهەم و جووتیاری و ئەمانە لە عێراقا گشتی لەبین ئەچێت عێراق لە زەرفە 10-20 ساڵە ئایندە تەبدیل ئەوێ بە بیابانێکی لەم یەزرع بە پلانێکە تورکیە و ئێران بۆیان داینیاگە خۆ تو یەک نەفەر لەم عێراقە ناوێنی بە قودرەت و بێت و بێسێت بێژی بابا ژینگەی ئەم مردمە نابود بوو یەک نەفەر ناوێنی تو لەگرا فقدانە ڕاهبەریەت ئەوێنیت حتا لەم شتێک ئەمانە پێژن عێراق یعنی یەک پیاگی با ئێرادە یەک ڕاهبەرە کاریزماتیک نایەتە دەرەوە کە بتوانێت ئیدعای بەغا بکە دەی ئەمانە لە سلێمانی قەتی سماگنۆ ناتوانن دەسیشیان لەو لای دێگەڵە بگات و نەیانتوانیگە ئەم کارە بکەن چۆن ئەم ڕاهبەریەتە بکەن ئەم خەڵکە بگەوجنن چۆن خۆیان ئێرزاکەن کە ڕاهبەرندەی حەچێکیان نەکردگۆ هەرچی شتەوا لە بەردەسیانە پارەزوا لە بەردەسیانە مەقاموا لە بەردەسیانە محافزەیەکەوا لە بەردەسیانە ماستا و چیەوا لە بەردەسیانە خۆ بۆ ئەمە ئێمە ئیشە ڕەوەندێکی مێژووی باسکەین تا ئەمانە بفەحمن چین بزانن ئێوە ئەزانن ئێمە فرەیەک لە جەریانگە لە سیاسیمان حیزب نیەن مەسەڵەن تۆ لەم کۆرپۆریشنە ئانوسی ئێرانیە سازمانە مجاهدینە خەڵقە هەست سازمانە ئۆرگانە حیزب نییە مەسەڵەن هەر لەم ئەحزابە منتەسەب بە کوردە کۆمەڵە سازمانە ئینقلابی بوو حیزب نەبوو سوال ئەمەسە ئەمانە بۆ حیزب نەبوون ئەی یەکێتیە نیشتمانی یعنی چی یەکێتیە نیشتمانی چۆن حیزبێکە يعني اتحاد ميهني
چۆن حیزبێکە بزانن لە تەیە ڕەوەندە مبارزاتە مۆدرنە لە جەهانە بۆ قەبارە بۆ دروستکردنە شێوە و شکڵە ئەم دنیا یەکسری اتفاقات کەفت چ لە دەورانە ئەستعماری و چ لە کەشمەکەشەکانە دەروونە ئەم دنیا یەکسری اتفاق کەوت تۆ هێزە ئستعمارگەر هێزە دەسەڵاتە پادشای دیسپۆتیکە مستەبد مطلقت بوو لە کنارە ئەمە تۆ بۆ ئەوەڵین بار لە بریتانیا شاهدی ئۆلیڤەر کرامڤێڵێک تێت و باس لە دروستکردنە ئەرتەشە مەردەم ئەکا ئەرتەشە خەڵکی بزانن ئێستش مەسەڵەن ئەرتەشە سوورەچین ناوی ئەرتەشە خەڵکە ئەرتەش هێزە نظامی ئەرتەش ئارمی بە ئینگلیسیەکە تئۆری ئەمە چ بوو تئۆری ئەمە بوو کە هێزە جووتیاری ئەو مقاومەتەی ئەیکری وا لە بەرامبەر ئستعمارگەرە ئەکری وا لە بەرامبەرە چ لە هێندا چ لە مکزیکا چ لە ئەمریکای لاتینە لە بەرامبەرە ئستعمارگەرە ئەکرێت کە ناڕازیەکانی جووتیارانن وەلادی نشینەکانن تۆ ئێشێ ئەم هێزە لە شۆڕش و تەبدیلی بکەی بە ئەرتەش بیکەی بە ئەرتەشێ لە بەرامبەرە ئەرتەشە مەردم لە بەرامبەرە ئەرتەشە دەسەڵات ئەرتەشە مەردم لە بەرامبەرە ئەرتەشە ئستعماری ئەمە لە دوو جێگە تۆ ئەیوێنیت ئەلبەتە بە شێوەی ور تۆ هەر لە جریانە گاریبالدیۆ تا تەلاشێکە زاپاتا ئەمیلیانۆ زاپاتا ئەیکا ئەیوێنی تا ئەگەیتە دوو فەرازە گەورە یەک انقلاب رووسیە دوو انقلاب چین لە هەر تکیانە اتفاق ئەرتەشە مەردەمیە کەفێ یعنی چه ئەو کارەی کە ترۆتسکی بە فەرمانە لینین ئەیکا چه ئەو کارەی کە ماۆ ئەیکا لە ڕێپێوانە گەورەی 1930 ماوە بۆ پەیوەنددانە هێزگە لە ئێعترازیە انقلابیە مەردم لە ناوی یەک دەستە وەڕەستا تەحتە ناوە ئەرتەشە مەردم بۆیە ماۆ ڕێپێوانێکی گەورە بە سەراسەرە چینە ئەکا بۆیە ترۆتسکی ئەو کارە ئەکا لە شەڕەتەکە نیروگە لە رووسیەی چەرمەگا ئەگرا یەک کێشە دروزە بێ یەک کێشەکە ئەمەسە ئەم ئەرتەشە مەردمیە چون لە ژێرە فەرمانە حیزب دروست ئەوێ یعنی پێشووتەر حیزب دروست بووگە و حیزب فەرماندەهیە ئەم ئەرتەشە ئەکا سلسلە مەراتب دروست ئەوێ هێرام دروست ئەوێ سەر دروست ئەوێ ناوەند دروست ئەوێ و خوار دروست ئەوێ و ئەمانە ئەبن بە هێزێکی مۆبایل و هێزێکە ئەسوڕێنەوە و ئەتوانن تەبدیل بوون بە پرۆلەتەرە شۆڕژگێر و دەحقانە شۆڕژگێر و جووتیارە شۆڕژگێر کە ئەتوانن ببن بە بەدەنە و ئەرتەشە مەردمێک کە لێو دوا ئەم ئەرتەشە دوای ڕووخاندنە ئیقتیدارە دەسەڵات خۆی ئێشێ دەسەڵات دانێت کەمە لە رووسیا اتفاق کەوت ئەمە لە چین اتفاق کەوت ئەم مۆدلە کەوتە ژێرە قەیرانە گەورە و کەوتە ژێرە ڕەخنەیە گەورە چون هەر ئەو شتێک کە بەرعەلەیهی ئینقلابیان کردو بەرعەلەیهە دیسپۆتیک ئستبداد سەرکوب نەبوون دموکراسی و نەبوون نمودە مەردم لە دەسەڵاتە ئەم دەسەڵاتە جێنشینش هەرم کاری کرد چون سەر لە نوێ ئەم ئەرتەشەش هەر بەم ساختارە هات و حیزب سەوار بوو من بۆ گەرەکمە بگەم ئەم مێژوێژمی بە کورنۆمتری چون ئەکسەریەتی ئەم جریاناتە منتەسەبە بە کوردە لە دڵە مبارزاتە چەپی و چەپت جەهانی و دروستکریاگەن و لەسەر ئەم ڕەوەندە دروستکریاگەن ئەم جریانە ئەرتەشە مەردمیە تەعتیل بوو تاگەین بە دەورانە دوای جەنگە جیهانیە دووەم دوای جەنگە جیهانیە دووەم ئێمە خواردمانە دوو مۆدل ئەوەڵ کوبا مۆدلە دووەم ئینقلابە فەرهەنگیە چین بوو ئینقلابە کولتوریە چین بوو چه اتفاقی کەوت لەوەی کوبا ئەوەی کوبا فەرقی ئەکرد تەکە ئەوەی رووسیە تەکە ئەوەی چین و ماۆ چه بوو فەرقەکەی ئەوە بوو نە فیدل کاسترۆ نە چێ گۆوارە حیزبیان دروست نەکرد کە هێزن نظامی
لەژێرە فەرمانە حیزبا بێ بەڵکو شەڕ چریکیان دروست کرد بۆ ڕۆخاندنت دەسەڵات تا دوای ئەوەی کە دەسەڵات ڕۆخیا حیزبیاندانیا. خب ئەو ترسە زاهرەن ئەو ترسە نەما کە تۆ لە تەیە دروستکردنە ئەرتەشە مەردمیە سلسلە مەراتب دروست ئەەکەی و ئستبدادێ بە ئستبدادێکی تر ئەگۆڕیتۆ بەڵکو لەگرا ئیجماعێک بە هێزە چریکی دروست ئەبوو کە حیزبی دروست ناکرد. تۆ ئالەگرا ئەزانی مجاهدین خەڵق بۆ ناوی سازمانە، تۆ لەگرا ئەزانی بۆ کۆمەڵە لە ئیبتداوە ناوی سازمان بوو و ناوی حیزب نەبوو. پس ئالەگرا تۆ مدلە پارتی حیزب دموکرات مدلە کۆنە بە پەیڕەوی لە حیزب کۆمونیست بۆلشویک ڕوسیا بە پەیڕەوی لە حیزب کۆمونیستە چین و ماۆ کە حیزب هێزە نظامی تشکیلەدا و ئێشێ بتوانێت بەرەیە مەردەمی دروستکات و ئەرتەشە مەردەمی دروستکات. نە پارتی نە دموکرات نەیانتوانی ئەرتەشە مەردەمی دروستکەن، نەیانتوانی نە لەو قەبارا بوون بۆ نەیانتوانی سێتێ مەسەرەوەی کە بۆ نەیانتوانی چۆن نەیانتوانی. من ئەسن کارم بە کوردایەتی نییە ها. تۆ لە 1848 تا ئینگلس ئەوێنی ئینگلس معتەقدە لە ئاڵمانە کە تەخریب نافەرمانیە تەبەقەیە کارگەر دەست پێیەکە و شۆڕشە تەبەقەیە کارگەر دەست پێیەکە ئێشێ ئێمە تەبدیل بێ بە ئەرتەشی مەردم، تەبدیل بێ بە ئەرتەشی مەردم. انقلاب فەرهەنگی چین چ بوو؟ انقلاب فەرهەنگی چین داستانێکی هەست کە من ناڕۆمە سەری هەر کۆدوار ئێژمی و ئەوەی کە لە ڕووبەرەکەیوە چی بە دنیا تەزریق کردیا مەشهورترین شعاری ئەمە بوو: ستادگە لە فەرماندەهیە حیزب بمبارانکەن. ئەمە شعارە ماۆ بوو: ستادگە لە فەرماندەهیە حیزب بمبارانکەن. بە خەڵکی وت ووتی خەڵک ئێشێ بێت و دەسەڵاتە حیزبی و دەسەڵاتە قڕۆخکریاگە لە دەسە حیزب و سەرانە حیزب بشکێنێ. ماۆ تەمامە حریفەکانە خۆی لەبین برد، تەمامە ڕەفیق حیزبیەکانی لەبین برد. ئەمە بە پلانە ژنەکەی ماۆ ئەتفاق کەوت. ئینقلابە فەرهەنگی لە ئەسڵا حیزب کۆمونیستە چین و ڕەفیق حیزبیەکانە چین ماۆ قرار بوو ماۆ حەزفکەن. ماۆ ئەم ئینقلابەی بە یارمەتیە ژنەکەی و بە ئەقڵە ژنەکەی کرد کە لە تێی ئەم ئینقلابە 30 ملیۆن ئینسانیش مردن. ئەم دوو مۆدەلە بوون بە مۆدلە ئیلهام بەخشیە شۆڕشگەڕ چەکداریە بەعدی لە ژێرە ناوە مبارزات چریکی. دەیت بابێنە سەر کۆڵەکەیە چەپە ئەمەی کە ئیتحادە یەکێتی لەکوێوە تێت، یەکێتیە نیشتمانی. ئێمە ئێستا وتمان حیزب دموکراتە کوردستانە عێراق بە کامە خانە شۆتێت کە هێزە نظامی هەست. حیزب دموکراتە کوردستانە ئێران بە کامە خانە شۆتێت کە هێزە نظامی هەست. یعنی لەسەر کامە بەستەرۆتێ. ئە یەکێتی لەکوێوە تێت؟ یەکێتیە نیشتمانی. یەکێتی کێ؟ یەکێتیە هێزگە لە ئێعترازی، هێزگە لە ئێعترازی کە لە چەپە چەپی واتیە ڕاستە ڕاستی واتیە. تۆ لە مبارزاتە چەپا دوو حاڵەتە هەست بۆ ئینقلاب. حاڵەتە ئەوڕ جەنگە تەبەقاتیە، شەڕ تەبەقات و شەڕە چی پێژن چین، شەڕە چینایەتیە. تۆ ئەگەر بتوانی شەڕە چینایەتی کەی شەڕە چینایەتیەکەی، یعنی تەبەقەیە کرێکار و چینە کرێکار ئەدەی بە شەڕە چینە سەرمایەدارە. وەختی نەتوانی ئەم کارە بکەی ڕێگەیەکی تری هەست، ڕێگەی تر دروستکردنی بەرەیەک لە کەسانێک کە معتەرزن بەرامبەر بە دەسەڵاتە مستەبد. ئالەگراسە تۆ مەسئلەیە بەرە تێتە بەرەو بۆت، بەرە معڕەفیەوێ. تۆ جبهەیە ملی جبهەوێت و بەرە، تۆ جبهەیە ملیت هەست، جبهەیە فڵانت هەست، لە کنارە ئەما تۆ ئەوێنی یەکێتیش دروست ئەوێت. ئەمە بە ئیلهامە لە کامە قسە تێت. ئەمەی کە ئێمە حەولە محوەرە خستنە شەخسیەتە مقتەدری جەمە بووینەوە دەورە یەکتریە. بۆیە تۆ ئەنوا و ئەقسامە گرایشات ئەوێنیت لە دەورە یەکتریا کۆبوونەوە. دەی ئەم بەرە ئێشێ بە ئینقلاب بگا، هیچ وەخت یەکێتی بە ئینقلاب ناگا. هیچ وەخت هیچ ئۆپۆزیسیۆنێکی عێراقی ناتوانێت حکوومەتە مەرکەزی عێراق بخا و هیچ وەخت یەکێتی ناتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێت کە تەمامە محتەرزانە عێراقی لە خۆی بگرێت. هەروە کە هیچ وەخت پارتی ناتوانێت تەبدیل ببێ بە ئەرتەشە مەردمە عێراق، ناتوانێت.
بزانە نظام سڵتەی جەهان بەرەیەکێز بەناوی بەرەی زد شۆڕش ئەم شتێکە ێژن دیژە تۆرۆر بەشێکە لە دەستگای زد شۆڕشە مردم لە دەستگاکە لە زد شۆڕشە ئەمانە کارێکی تریان کرد لەسەر ئەندێشەکانە ئاغایە کارڵ شمیت ئای کارڵ شمیت ئێژێ دەحقان جووتیار وابەستە بە زەمینە و ئەبێ لەسەر زەمینەکەی خۆیان بمێنێتەوە پارێزەرە شێوەی بەرهەمهێنارە خۆی بێت و پارێزەرە سنەتەکان و عرفەکانە خۆی بێت ئەمە ئەووەڵین ئینحرافەکە پێش ئەگرێ بە دروستکردنە ئەرتشە سەراسەری مردمی و حکوومەتەکان ئەمە ئەقۆزنەوە لە گراسە کۆمەڵە دموکرات بۆ تۆ دروست ئەکەن لە گراسە پارتی بۆ تۆ دروست ئەکەن بۆتی دروست ئەکەن بۆ خاتری ئەوەی کە تۆ منتەسەب بکەن بە قەومێ بەناوە کورد چه اتفاقێکەکەوێ ئیتر تۆ ناتوانی خەڵکە ناسریە و خەڵکە فەلوجە و خەڵکە بەسرە و خەڵکە کەربەلا و خەڵکە بەغاو ئەمانە کۆ بکەیت تۆ لە ناوە ئەرتەشە مەردەمیە ئەو جار تۆ ئەبی بە قەومە ئتنیک کورد بێ تئۆریە ناسیۆنالیستی بێ تعریفکردنەوەی خۆت لە کورد هیچ چه اتفاقێکەکەوێ تۆ نەئەتوانی ئەرتەشە مەردەمی دروستکەی تۆ نەئەتوانیت بەرەی ڕۆخاندنە دیکتاتۆر دروستکەی پس هەم پارتی و هەم یەکێتی شکستە عەمەلیان خواردگە دموکرات و کۆمەڵە شکستە عەمەلیان خواردگە پەکەکە شکستە عەمەلی خواردگە بۆ کێ ئێمە بۆ ئەو نیەتە ئینقلابیەی ئێژین کە ئەحیانەن دروست کریاون دروست نەکریاگەن دروست کریاگەن بۆ شکست بۆ ئەوەی کە شۆڕش بشکێنن ئەمانە هێزە زدە شۆڕش دروستی کردگەن هێزە دژە شۆڕش دروستی کردگەن دەوڵەتەکان دروستیان کردگەن تا لە پوتەنسیڵە ئینقلابیە مردم استفادە نەکرێت بەغەڵەت بڕوە دەی خۆمەینی وتی خورڕەمشاهر را خدا ئازاد کرد ئەی حەلیمە کوردستان را کێ ئازاد کرد حەلیمە کوردستان را ئەمریکا ئازاد کرد نە یەکێتی ئازاد کرد نە پارتی ئازادی کرد دە هیچ کام لەمانە ڕەهبەرە کاریزماتیک نەبوون نە ماۆ بوون نە ترۆتسکی بوون نە لێنین بوون نەبوون ڕەهبەریەتیشیان نەکرد ئەمەی کە پێی ئێژن ڕەهبەریەت بە هیچ کوێ نەگەیاندن هاتن تەقلیدیان کرد دروست کردیان یەکێکیان کرد بە حیزب چەکدار یەکێکیان کرد بە بەرەیە چەکدار هیچ کامیان نەیانتوانی نە بەرە دروست کات نە ئەرتەشە مەردەمی دروست کات دێمانە شکستیان خوارد کێ دروستی کردن هێزە دژە شۆڕش دروستی کردن هێزە دژە شۆڕش جیهانی دروستی کردن پس پاڤڵە تاڵەبانی باوکیشی ڕەهبەر نەوگە مەسعود بارزانی باوکیشی ڕەهبەر نەوگە خۆیشی ڕەهبەر نییە ئەمانە ڕەهبەر نیەن کە حتا بتوانن شێوەیەکی دیسپۆتیکی ئستبدادی وەکو ئینقلابە رووسیەش دروستکەن ناتوانن نینە ئەو قەبارە ئەی ئەم جەهانە واینتیا چ شکڵیە ئەم جەهانە جەهانێکی ئیمپریالیستیە جەهانێکی ئیمپراتوریە کاکەگیان ئەرەستوو سێ جۆر حکوومەت باسەکە سێ جۆر حکوومەت مۆنارش و تەبەقەیە سەلتەنەتەوە حاکمە یعنی تەبەقەی پاشاکان دەسەڵاتە ئاریستۆکراسی یعنی دەسەڵاتە عیدەی نخبە دەسەڵاتە دموکراتیک تۆ لە جیهانی ئمڕۆ هەرسێکیان ئەوێنی لە ئیمپراتوری ڕۆمیشە ئەو جۆریم تاریخە بەحسەکەن هەرسێکیان مەوجود بوو یعنی هەرسێکیان بە یەکۆ کاریانە کرد تۆ پادشات بوو تۆ لە کناری ئەما تەبەقەی ئاریستۆکراتت بوو و تۆ لە کناری ئەما دەمیشت لە نەوعی ڕیپابلیک و جمهوریەدا ئەمە لە جیهانی ئمڕۆشە حاکمە کاکە تۆ ئامریکایە کە تەس بە عنوانە پاشای دنیا بریتانیایە کە دەست بە عنوانی یۆنانێک کە ئینسپایر و ئیلهام بەخشی ئەمریکاکە لە کنارە ئەما گروهە 5 نەفەریە وتۆکەرە سازمانە ملل متحدە هەست گروهە 8 نەفەریت هەست کە ئەمانە ئاریستۆکراسیە بەسەر ئەم جیهانە و لە کنارە ئەما تۆ ئەم جیهانە تەقسیم کردگە بە میرنشینگە لە جۆراوجۆرە تەحتە ناوە دەوڵەت ملت لە ژێرە ئەما ئێژی دموکراسیش هەست
سنوق الدنگدانو بين بچنو لبين بافلو لبين مچايك انتخاب كانو بين بچن لبين الرئيسي ولبين همتيايك انتخاب كانو ام جورة دا صلاة منطقية درياقة بحر كاملة دولة ملتانا لذا ام امبراطورية يقدس نية اما نية حرشيك امريكا ايجيتي بتنهاي امريكا جيبه جيكات نا شبكيك لمير نشينقل دسيان داقة بدسو لجيرة أرباب قورا آلق راستو اويني اشي قبارية طالبان بيتسر أفغانستان حكومتك آلق راستو اويني ريخت جهان غورياغا تو اويني شاهدي ظهوري امبراطوري قلب بچوكي وقرار امبراطورية ايراني دروس كان كإما قشتي بروينا جيرة أقمار أمتا أو هيز الجهانية وأو إمبراطورية بإلهام الإمبراطورية الروم دروس بويت إما أتوانين بيشيوينين بلا إما أتوانين بيشيوينين خوانيان لسر كولا إما هاتكن بقو جاندنا إما هاتكن إما حاليمان يتشخورا إما تيناقين تشخورا محاصرة كرياقين دا إستا بافل الطالباني شون اتواني الرئيس ويت ناتواني ناتواني الرهبر وي ناتواني خوي كرابر نشان بدا نتيوري وابي نمتني وابي نبيناسي دجمنك خوي بشيكي بتشوك دس هزارو من الامبراطورية ام نتواني هز عراق حبلوش كان نتواني هز بغا بقري نتواني هز كيسي او لعراق برسكاتو ناتواني لاهور الشيخ جنگي چي بكردايا قورتني حركتي اوابو بيوتو الرئيس حريم قورتني حركتي اوابو دينا يتواني چون رئيس حريم بون كاك جان بيوستي بالرهبرية هز تو اشي متن بيوي اما انا بقنو مشتي تكنوكراتيش تو اشي برنامو بيو بروژه بيوي دي خلق عراق استا آوينية چيكي اروي بينا آوي بوليه دي بيرا او 5 سالي تر آوي دابم خلقه ليو دوا چيكي تو سرچاوكاني فراتو دجلو لي جيرياغا زابا قورو زابا بشوك لي جيرياغا روباركان لي وشتبوغا بيابان خليكا دروس اوي چوغي شارة بي قبارو دروس كرغا بحيج كالكيناي شارة مليوني وكو هولير دروس كردغا وقرقت ببيري آوي خلقي هولير بي دي اما بيكنين دار اما يعني جارو كردني مشكلات وكردني جيري فرش وقالي تاحل كردني ام ستون تا او ستون الفرج حتى تو اتواني ام خلقا احمق وسوك بأرزش وبأخلاق تي هالدرياقي بكي ولا عذابا بيلي تيول تا دستمو بيبوتو دي امنا معيش الجل سربازي وعسكرية چيه چونم آغان هزاني جون رهبر بيت تواني نية عقلي نية شهامتي نية قوريتي نية ناتواني بياجيان تيانية بيجي من بغائش دروس كم بابا امانه يجن اما عراقين خويا كرقب عراق فدرال وانا جيري ياساي عراق بياجيان تيانية بيجي عراق بوا كاولستان كورا بابا كردبون بيشكش كرديات بيشكش كردايتي بيشكش باباي عراقي تو عراقيش نيت من بملا باختيار موت وتم ملا باختيار تو نسياسة مدار كردي نسياسة مدار عراقي من لقنا سياسة مدارك مندي تو اگر عراقي وايتا قاش اكتاب عرضة او حيج كسي بويني دخالت كالا خاك عراقا حيج دولتي كي اقليمي بويني خاش خاتنا وخاك عراق سروري عراق وياساي عراق لبين بواد ايوا اويش نيان ايوا بياغن ين بيجن دولتي تركيا غلطي كربنداو داني بسر دجله وفراتا وايما اكاب كاولستان وبيابانستان اويش نيان ايوا رهبريت اكنا شانوغري دسجل كل نظامي كاتوبري زور مهمه وبالا لقاكا واروات الريوهو كوت كسبرا وان يكاوراي كاول رهبريت انقلابي باو كيشني ازاني بيكات يكيتي حرنا زوكو زد شورش دجا شورش لاولو دروس بو
ئێستا من شتێکێژم تەقەلوبێکە پێگەێنم تا فێر بوویم ئەوەی کە ئێژێ یەکچەتی نوێ کە تۆوتە ئێستاش لاهور بیوتایە لاهور بەهاتایەوە نەقشە ڕەهبەری بگەڕاندایە مەسەلەن بیوتایە یەکچەتی ئەوە بوو کە من تەوزیحمدا ئەجماع نیروگەلە شۆڕش بۆ خستنە دەسەڵاتە قێزەون دێمەشە ئەمەی بکردایە مەشە شلی کردایە مەشە بەرەیەک گشتیە مردمی بە هاوردایە مەشە ئەرتەشی مردمی دروست کردایە تۆ گەرەکتە بە نەمایش جل عسکەری و قۆڵ هەڵدەیت و خۆفشەکەیت و دەمانچەیەک بخەیتە لاقەوت و تۆ ئەوی تۆ ڕاهبەر کورە تۆ ناوی تۆ ڕاهبەرە توالەتەکەی ماڵیشە نییە کەناراوەکەی ماڵیشە نییە هەروە کە بنەماڵی تێڵدریاگە بارزانی نیەن فکرەکەن وە پول ئەتوانن بوونەوە ڕاهبەر کورت و ناتوانانی بیت ڕۆبەر تۆ هیچێ نییە دەوڵەتە ئێرانیش حیچێنیە یاڵەتە متحدەی ئەمریکایش حیچێنیە قدرەتە ئەمانە وا لەسەر ئەمەی کە ئەمانە تۆڕیان دروست کردگە نەتوەرکینگیان دروست کردگە ئێمە لە دەورانێکین کە تەنیا فەتح دڵەکان و زەهنەکانمان نەگەرەکە ئێمە ئێشت دڵەکان و زەهنیەتەکان دروستکەین ئێمە ئێشت دڵە ئینسانە کوردی دروستکەین تا بتوانێت شۆڕشی گەورەی سەراسەری لە سەرزەمینە دروستکە شۆڕشێکی گەورەی جیهانی دروستکات تا هێز ضد شۆڕش تحت ناوە قەومی ئیتنیکیە کورد بەر بە ئێمە نەگرێ و ئێمە دانەخات تا نەتوانیم تەفرەقە گەورە بخاتە ناومان تا بتوانین ئێمە مەچەکە خۆمان شوێن دەسە خۆمان دەسەرم جیهانە دانێ لە جێگەیەکە بیترازێنین لیان پس نەبوونە ئیدەی ئینقلابی لە بەینبردنە ئینقلاب چهرەی ڕەهبەری دەرناخە تۆ ڕەهبەرە چیت تۆ لەکوێی دنیا دیکتە کاورایەتی هەڵدەریاگێ بەسەر حیزبێکە هەتایە دانیشێ بێت و حەمالەکە حیزبێک چیت تۆ نە حیزب کۆمۆنیستە چینی نە حیزب کۆمۆنیستە ڕووسیەی هیچ کامیان نییە تۆ ئێوە لەکوێی دنیا حیزبێکی لیبرال دموکراسیتان دیگە سۆسیالیست دموکراسیتان دیگە ڕەهبەرە حیزب هەتایە ناگۆڕێ لەکوێ دیکتانە مە تۆ فەتح سەرزەمینیت کردگە مەگە تۆ ئەرتەشت مردمی دروست کردگە مەگەر تۆ بە جەنگە چریکی بردگتەسە تۆ حیچەکە نەکردگە تۆ دەرتەزادیتە کە تەمام ئەم ئەندیشانەی کە خۆت بەحسیەکەی خۆت ئیدعای ئەەکەی دی تۆ ناتوانی ڕەهبەر ویت خۆ بە نەمایشکردن و شانۆگەری نیە ڕەهبەر نیەی تۆ ڕەهبەر ئەتوانێ ئجماع حێزە پۆتەنسیڵ هێزە ناڕازی و هێزە ئینقلابی بکات ئەتوانێ موتۆرە ئاغازەم شەڕە بێ لە خاوەرمیانە بەرعەلەیهە پلانە گەورەیە کە بەرعەلەیهە ئەم مردمە کریاگە تا ئەم مردمە بخەسێ برسی بوێت تۆ هاوکاتە کە ئەمە هەم ئینقلابە سیاسیت گەرەکە هەم ئینقلابە کۆمەڵایەتیت گەرەکە هەم ئینقلابێکت گەرەکە کە بەرەو ئازادی ئەڕوا هەم ئینقلابێکە گەرەکە کە بەرەو عەداڵەت و بەرابەری و عەداڵەتە ئیجتیماعی ئەڕوات بۆ ئەمە تۆ ئێشێ جەوهەرە بوێ شەهامەتە بوێت تا لە تۆ کاریزمای ئینقلابی دروست کات تا تۆی تۆ ڕاهبەر ئەکاورای گەوج تۆ فکرەکەی بەسەر نەهادێکی بروکراتیکە تۆ ئەتوانی نەقشە ڕاهبەر بگێڕی فشەکەی تۆ خۆت بە لباسە عەسکەری ئەمە بە تۆ چێرەی کاریزماتیکەدا فیلمە سینەماییە ڕئیسە کۆماندۆی یا گەرە و کاورا ئاغایە چێخ جەنگی گەرە کێسی لە بەرامبەر ئەمانە بوێسێت هیچ ڕێگەیەکی نییە ئللا ئەوەی کە بتوانێت لە بەرەیە مردمیوە پاڵ بە شۆڕشێکی سەراسەری بنێت نەتو ڕەهبەرە کێی تا ئەبەد و دەهر لە سلێمانی دانیشی وڵا چوار کورسیمان هاورد و دوو دێ ئەمە بوو بە شۆغڵ ئەمە بوو بە پێشەی تۆ ئەمە نەبوو بە ڕەهبەریەت ئەمە بوو بە مدیریەتە کناراوێ گاوداریە کە هەز های بەسەری و مدیری هەیئەت مدیرەیەکیشە هەست
دەمە چ ڕەبتی بە سیاست هەست، چ ڕەبتی بە ڕەهبەریەتە سیاسی هەست؟ هیچ ڕەبتێکی نییە. و تۆ لەم قەبارە هیچ وەخت گەورەتر ناوی. سەودا و خیاڵە ئێوە کوێز هەولێر بەغا کوێ سەودا و خیاڵە ئێوە؟ وا لە بەرچاوتانە خەریکەم سەرزەمینە نابوو دەوێ، ئەم مردمە نابوو دەوێ، ئینسان نابود بوو، بە هاگە لە ئینسانی نابود بوو، خەریکن مەڕووماڵاتمان لێ دروست ئەکەن. کاکە کاورا پارەی پەیدا کردگە نەیگەرەکە لێ بشێوێ، کابرا پارەی بەدەست هاورد بەڵام فرشتی لە دەستدا، مەردانەگی لە دەستدا، پەیوەندی کۆمەڵایەتی لە دەستدا، خزمایەتی لە دەستدا، ئەخلاقی لە دەستدا، جوامێری لە دەستدا، هەمووی کردگەسە هەنێ دۆلاروا لە ناوی دەستە. چی پێ ئەەکەی بەم دۆلارە؟ چی پێ ئەەکەی؟ تۆ ئەزانی چیت لە دەستدا تا ئەم تەهاورد؟ بووی تۆ نامەرد، بووی تۆ ماستاوکی، بووی تۆ عەبدی خەڵکی، بووی تۆ نۆکەرە خەڵکی، تۆ هەرچی سنووری ئەخلاقی پێت لەسەردانیان لە مەقامی ئینسانی دەرکەوتی، هەنێ دۆلارە بەدەست هاورد. تۆ فرشتی کە لە دەستدا تا دۆلارە بەدەست هاورد. چۆن حازر نییە دۆلارەکانە لە دەست بدەیت تا ئەوانەی لە دەستدا بیگەڕێنی تۆ؟ کەرامەت، عیززەت، شەرافەت، مەردانەگی، دەسەڵات، ڕەوابەتە ئیجتیماعی و ئینسانی، قەبارەیەک گەورە و وجودە ئینسانی خوت. ئەو قەیرانەوە پاڤڵی تێکەوت کە دانە بەدانەیە مردمەی تێکەوتگە. تۆ گەرەکتە بووی تۆ ڕاهبەر و نازانی چۆن، چون شەهامەتەکەی نییە، چون جەوهەرەکەی نییە، چون ئەقڵەکەی نییە، نازانی چی پێ بکەی، نازانی چۆن سەدحێکی تر زیاتر بگری. دۆزەکە چووگەسە سەر و ئیتر پارە جواو ناتۆ، ئیتر کوڕە جەلال تاڵەبانی بوون جواو ناتۆ، ئیتر لە قەڵاچۆلانە دانیشتن و ڤێلا هەبوون جواو ناتۆ، ئیتر دە دوانزەدانە کچە ڕوت بە دەورتۆ بێ جواو ناتۆ، ئیتر سەفتە پارە لە قومارخانەکانە دانی جواو ناتۆ، چیتر جواوەداتۆ؟ تۆ هیچ شتێکە نییە دەروونە خۆتدا بمرکێنێت، تۆ هیچێکە خۆ دروست نەکردگە، هیچێکە خۆ دروست نەکردگە. باوکو دروستیان کردگە، وەیستە تو ئارام ناگری، نازانی چۆن خۆت دەرخەی، نازانی چۆن خۆت بنوێنیت. ئێوە لە ئیبتیداوە هێزە زدە شۆڕش بوون، ئێستا گەرەکتانە ڕەهبەریەتکەن شبون و هێزە شۆڕەش تا ڕەهبەریەتکەی. لا ئێوە خۆش